بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. گەنجان لاوانی بەڕێز، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵم لە زنجیرەیەشتر لە خولی تەفسیرکردنی جوزئی عەمە بە خزمەت ئێوەی بەڕێز شادمەوە لە زنجیرەی 15 لە سوورەتی ئەطاریق. سەرەتا تەفسیرکردنی ئەو سوورەتە چەند تەوەرێک لە خۆ دەگری. تەوەری یەکەم هەروەکو سوورەتەکانی پێشی پێناسەی سوورەتەکە دەکەی. ناوی سوورەتەکە بریتە لە سوورەتی ئەطاریق. وشەی ئەطاریق لە تەڕەقەوە هاتووە. تەڕەقە واتە کوتین، شتێکی بکوتی تەڕەق. هەروەکو کەسێک دەستە ماڵی یەکەچی ئەوها لە دەرگا دەدا دەرێن تاریق. مەنی تاریق چێ لە دەرگای دەدا؟ کەواتە لێدان کوتین، یعنی معنای ئەطاریق واتە ئەو ئەستێرانەی کەوا يطرق يعني دكتن دنجي كتينيان اللي ودي جماري آية كاني عفد آية سورتي مكية زنجيري هشتا وششمين سورتي قرآني بيروزا لدواي سورتي البلد دابزية توري دوام لتفسير سورة الطارق بابتكاني أو سورة بيروزا تن بابتك لخو دقريتن يكم سوێن خواردن بە چەند ئەستێرەیەکی تایبەت. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا سوێن دەخوا بە چەند ئەستێرەیەک لەو ئەستێرانەی ئاسمان کە جۆرێکی تایبەتن لە ئەستێرە. دووەم بابەت لەو سوورەتەدا کە ئاماژەی پێکراوە و باسکراوە قۆناغەکانی دروستبوونی ژیان و زیندووبوونەوە، یعنی قۆناغەکانی ژیان و ئەو قۆناغانەی لە ڕۆژی دوایی مرۆڤ پەیدا دەڕواتن. خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە کورت و پوختی ئاماژەی پێ دەکات. تەوەری سێم خوای گەورە باسی نیعمەتی بارانبارین و زیندووبوونەوەی خاک و زەوی دەکات. خوای گەورە باسی نیعمەتی باران دەکات، سوێندی پێدەخوا لە بۆ ڕاستی و حەقیقەتێک کە ئەویش قورئانی پیرۆزە. تەوەری چوارەم پاک و بێگەردی پەیامی خوای گەورە و ئەرچی ئەو پەیامە پیرۆزە بەرامبەر بە مرۆڤایەتی و هەروەها دوا ڕۆژی بێباوەڕان خوای گەورە سوبحانەهو وەتەعالا لەو سوورەتە پیرۆزە باس دەکات. تەوەری سێم لە تەفسیرکردنی ئەو سوورەتە پیرۆزە پەیوەندی ئەو سوورەتە بە سوورەتی پێشوو، یعنی پەیوەندی سوورەتی تارق بە سوورەتەکەی پێشوو کە سوورەتی بروج بوو. لە سوورەتی پێشوو سوورەتی بروج باسی بەسەرهاتێکی ناخۆش و دژ بە کۆمەڵە کەسانێکی باوەڕدار لەلایەن پاشایەکی خوانەناس و دژ بە بڕوا و بڕواداران کرا. خوای گەورە باسی عاقبەتی ئەو پاشایی کرد و باسی دوا ڕۆژی ئیماندارانی کرد، کاتێک کە ئارامیان کرد، کاتێک کەوا دانیان بەخۆداگرت بەرامبەر بە ئیمانەکەیان سەبر و تەحەمولیان کرد. ئەوانە لە دنیای سوتان، بەڵام خوای گەورە سوبحانەهو وەتەعالا ڕزگاری کردن لە سوتانی ڕۆژی دوایی کە ئاگری جەهەنەمە. ئەو پاشایە خەڵکێکی سوتان، بەڵام لە حەقیقەت و ڕاستیدا خەڵکەکەی نەسووتان، خۆی سوتان لەبەر ئەوەی مەسیر و عاقبەتی لە ناوچوون بوو و هەروەها خوای گەورە سزایدا بە ئاگرێکی هەتایی کە دەبێ بسووتێت لە تۆڵەی ئەو بڕوادار و ئیمان دارانە. اینجا خوای گەورە لە کۆتایی خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە کۆتایی سوورەتی ئەلبروج باسی قورئانی پیرۆزی کرد و هەل لەو سوورەتەدا باسی ئەو مرۆڤە دەکات کە کاتێ خۆی لەبیر بکات دەبێتە کەسێکی دڕندا، دەبێتە کەسێکی زۆر خراپ. لە سوورەتی ئەطاریق خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی چ دەکات؟ چۆنی ئینسان دەبێتە کەسێکی ڕاستەڕێ، یعنی کەسێک ڕێگای ڕاست بگری، دەبێتە کەسێکی باوەڕدار، دەبێتە کەسێک خۆی بناسی و خالیق و خوایەکەی خۆی بناسی لە ڕێگا ڕاستەکە لا نەداتن. ئەویش بەوەیە کە ئەو ئینسانە
دەست بە پەیامی خوا بگری کەواتە لە سوورەتی ئەتارق خوای گەورە هۆکاری بەختەوەری ئینسانمان لە بازەکە خوای گەورە هۆکاری چاکبوونی ئینسانمان لۆ باز دەکاتن کاتێک چۆن بە چ ڕێگایەک ئینسان بەختەوەر دەبی ئینسان دەبێتە باوەڕدار مرۆڤ دەبێتە کەسێکی ئەو تۆ دەبێتە ڕەحمەت نەک زەحمەت لە بۆ دەوروبەرەکە ئەویش تەنها بەدەستگرتنە بە پەیامی خوا وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە سوورەتی تارق ئاماژەی پێ دەکات. تەبەری چوارەم لە تەفسیرکردنی سوورەتی ئەتارق مانای وشەکان. وشەکان مانای چەند وشەیەک لە وشەکانی ئەو سوورەتە پیرۆزە وشەی ئەثاقب واتە کونکەر دافق واتە هەڵقوڵاو ئەسوڵب واتە پشتی پیاو ئەتەرائب واتە سینجی ئافرەت ئەسەرائر نهێنیەکان ئەسەدع لەتبوون قڵێشان بیلهەزل گاڵتەجاری کەیدەن پیلان یان کوفرکردنیان فەمەهیل مۆڵەتیان بدە ڕوەیدا دۆزێک ماوەیەکی کەم. تەوەری پێنجەم لە تەفسیرکردنی سوورەتی ئەتارق ئەویش دەینە سەر مانا و تەفسیری ئاەتەکان. ئێستا دەینە سەر تەفسیر و لێکدانەوەی مانای ئاەتەکان بە شێوەیەکی کورت و پوخت و جوان واروها بە لێکدانەوەیەکی ڕوون و باش. خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە سەرەتای ئەو سوورەتە سوێن دەخوا دوو جاران خوای گەورە دوو جاران لەو سوورەتەدا خوای گەورە سوێن دەخوا جارێک سوێن دەخوا بە ئاسمانێک کەوا نەوعەک لە ئەستێرەی تێدایە جارێکتر خوای گەورە سوێن دەخوا بە هەمان ئەو ئاسمانەی کەوا بارانی لێ دەباریتن. خوای گەورە لە سەرەتا دەفەرمێ وەسەمائی وەتارق واتە سوێن بەو ئاسمانە و سوێن بەو ئاسمانەی کەوا جۆرێک لە ئەستێرەی تێدایە کە پێیان دەوترێ ئەتارق یان صفەتی ئەو ئەستێرانەوایە ئەتارق معنەتی ئەتارق واتە ئەو ئەستێرانەی کەوا دەکوتن کەلیمەی ئەتارق اسمی فاعیلە واتە ئەوەی کە پێ هەردەستن واتە ئەو ئەستێرانەی فەرمانیان ئیشیان لە ئاسمان ئەوەیە یەطرق واتە شتی دەکوتن و هەروەها تیشکەی زۆر بەتینیان هەیە تیشکەکانیان زۆر تاریکی کون دەکەن. لۆی خوای گەورە سوێن دەخوا و دەفەرموێ وەسەمائی وەتارق سوێندم بەو ئاسمانە پان و پۆڕەی کە پڕیەتی لە مەخلوقاتی خوا لە مەخلوقاتی زۆر زەبەلاح لە ئەستێرە لە ئەنواع و ئەشکال ئەستێرە بە تایبەت لە جۆرێکی ئەستێرە کە پێیان دەوترێ ئەستێرەی ئەتارق. خوای گەورە ڕوو لە پێغەمبەری خوا دەکا صلی الله عليه وسلم پێی دەفەرموێ وما ئەدراکە مە الطارق ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ توزانی مەبەز لە ئەستێرەی ئەتارق چییە؟ تۆش نازانی ئەستێرەی ئەتارق چییە؟ النەجم الثاقب ئەستێرەی تارق بریتە لەو ئەستێرانە وشەی ئەتارق واتە ئەو ئەستێرانن کەوا الثاقب كلمة ثقب يعني كن الثاقب واتە ئەو ئەستێرانەی کەوا بە تیشکە بەهێزەکانیان تاریشیەکان کون دەکەن. طبعا لەو ساڵانی ڕابردوو کاتێکەوە کەشکەوانەکانی ئاسمان فەلەکناسەکان بەرز دەبوونەوە بۆ بۆشایی ئاسمان دەڵێن کاتێک ئێمە یعنی ئەوانە کە خۆیان دەڵێن کاتێک بەرز بوونەوە بۆ ئاسمان چەندین طبقاتمان بڕی لە ناو هەندێک لە ئاسمانەکان جێمان لە دەنجێک دەبوو چۆن ئینسان بچێتە ناو بازاری ئاسنگەر طبعا هەر کەسە تەق و شتی دەکوتیتن بەو شێوەیە دەڵێ هەستمان دەکرد لەو بۆشایی ئاسمانە لەو شوێنە یعنی شوێنێکی تایبەت دەنجی کوتان و تەقەتەق و دەنگێکی زۆر دەبوو. سبحان الله دەرێ کاتێک کە دیڕاسەیان کرد و تەمەشایان کرد ئەو ئەستێرانەی لەو بۆشایی ئاسمانەدان ئەو جۆرە ئەستێرانە ئەو تەقەتەقەیان لێوە دێ لۆیە کە هاتنەوە تەمەشایان کرد کاتێک بە میکرۆسکۆپ سەیری ئەو ئەستێرانە دەکەن ئەو ئەستێرانە طبعاً ڕسمیشیان یعنی وێنەشی گیرایە ئەگەر سەیر بکەن لە گۆگڵی لێ بدەن بنووسن
النجم الثاقب حتى بعربيش يعني الطارق النجم الطارق بوشيويا نوعي استيركج نشاندا او استيران طبيعتي انوايا دنگچی زور يعني ليودي كوشتي بوكتي يعني كسي بكوتك لا اصنتي بدا دنجي كود زرينجيتوا او نوع دنگلو استيران دي او استيران تيشكچيان هيا تيشككيان زوزو تيجا زور بتينا حمو كونو كلبري تاريخيا كان دبرن لو إخوائي يورد فرمي النجم الثاقب أو طارق بريتيا لو أستيري كوا كن كرا واتبو شاي كان كن دكاتو يعني تشككي تاريخي كان دبريتو كن دكاتن طبعا أوزانا يعني فلق ناس كأو يندي توا باس ينكت إنزا تمشا ينكت خواهي يورد سبحانه وتعالى بل 1400 صال باسي أو أستيري كريا سوين دي بيدخوا والسماء والطارق وما أدراك ما الطارق النجم الثاقب هندو صفتك عنديت فلك ناسا كان لا آسمان بويا رسمي شيان قرتيا وهروها حتى لهند قرتي فيديوي دنج كشيان تزيل كريا دنجي أو استيران كده تقو زور لناو أو بوشاي آسمانا دي خواهي سبحانه وتعالى كسوين دخوا لبرتي سوين دخوا دفرمي سوين دم بو آسمان وبو استيري طارق وانو دفرمي سوين دكلا بوتيا سوين دم بو آسمان وبطارق إن كل نفس لما عليها حافظ إن ليرة لزماني عربي لبو نافية أداتي نفية يعني خواي يورد دفرمي إن كل نفس واتا نية نفسك هبيتا واتا همو نفسك كل نفس همو الروح لبرك همو مروفيتي عاقل همو أو مروفانا لما عليها حافظ هميشه وبردوام لسريان دادندري حافظ تاودير واتا أو مروفا كاتك أخوا خلقي كردية لو كاتي لناوزجي دايتي خواهي قول سبحانه وتعالى ملائكتي بي موكل دكا أو ملائكتا سارشتي لسدنوسي رزقي أزلي بختوري وبدبختي وهروها رزق أزلو رزقي أزلي وهروها بختوري ياخذ بدبخته هر هموي لصر أو إنسان هتسواري دنوسيتن لسري دنوسيتن ولو كاتي أمره فديتها دري ملأ سوار ملائكة وكلهم معقبات من بين يديه ومن خلفه لدوايدا أو إنسان كاتك دقاتة 8 15 صال يعني أو 8 قناغي كواق ناحي لسبن إسرائيل همو روجك دو ملائكة رابورتي خويا برز دكانو لس أو مروفا ملائكتي تاكا رابورتي خوي برز دكاتو ولا دس راس ملائكتي شاري تب خرابة كاني برز دكاتو حتى دبي با كتابي شي قورة للروجي قيامتي دبي تطوق لملي أو إنسانا دوا روجي أو إنسانا بندا بوكر دواني خوي إن كل نفس لما عليها حافظ همو مروفيك تاوديري شي لسرا أو تاوديرا كردوكاني أو إنسان دا باريس دا نسي وكل صورة انفطار خواي قورة باسي كت خواي قورة فرموي كراما كاتبين ملائكتي زور بريس أو ملائكة كاتبين اشتكان دا نسي لسمروف يعلمون ما تفعلون آقداري همشتيتي أو مروفان هرتي بيكاتن أو مروفان بي آقدارو لسري دنوسن إنزا خواي قورة دا فرموي أي مروف كاتك لا دي للري راست أي مروف كاتك ري خرابة كاري دقري كاتك ظلم متعدى دكي كاتك دبي الزحمت لبو خوت لبو دور بركي خوت لبرتسيو هادكي بو خود ناناسي أصلي تو سرتساوي تو بنسيني تو لتيو هاتوا خواهي قولة فرموه فلينظر الإنسان مما خلق دبا أو إنسان ورد ببيتوا سرنجي خوي بدا ورد بيتو بير بكاتو لحالي خوي مما خلق يعني لا تشتق أو إنسان درس كراوة مين ما خلق أصلي خوي مما خلق وهذا لا تشتق أو إنسان خوي يقول درستي كدوا بس بير بكاتو لحالي خوي إنسان كاتك بيد لسلتاي خوي بكاتوا كاتك كوا من دالشي بيد صلاته كاتك كوا من دالك ملوتكي وقسكوكيا بقريان تعبيد لهم خوش من خوش كاني خوي دكا تم بيد صلاتي أو تو من دالشي وابوي
لە پێش ئەو کاتیش کەسێک بووی لە ناو زەجی دایکت کەوا دایکەکەش هیچی لە بۆ ئەو منداڵی پێ ناکرێتن لە پێشی ئەو وەختیش ئەو ئینسانە یەک دڵۆپە ئاو بۆ یەک دڵۆپە ئاو ئەو دڵۆپە ئاوا بەرچاوی ئینسان بکەوی ئینسان بێزی لێ دەبتەوە ئینسان زەوق و سەلیقەی نییە سەیری بکە ئەی ئینسان ئەتوو بیر بکۆ لە چی دروست کرای لەو دڵۆپە ئاوە لەو پشکە ئاوەی پیاو و لەو پشکە ئاوەی ئافرەت کاتێک یەک دەگری و لە ڕەحمی دایک دەبێتە ئەو ئینسانە فلينظر الإنسان دەبا ئەو ئینسانە ور ببیتەوە مما خلق کەواتە زۆر مهمە ئینسان بزانی کوڕی کەینەیە بزانی دوێنێ خۆی لە بیر نەکە ئەو ئینسانە چەند مهمە ئینسان کاتێک تەمەشای کاتی بێدەسەڵاتی خۆی بکە لێ کاتێک کە ئینسان بگەڕێتەوە ڕۆژانی ڕابردووی خۆی ئاوڕێک بەرەو پشتەوەی خۆی بداتەوە بزانی چەند نەبوو بووە ئێستا خوا ئاوڕی لێدایتەوە و ڕەحمەتی لەگەر کردووە ئەو ئینسانە کەسێکی بێدەسەڵات بوو بەڵام ئێستا خوا هێز و دەسەڵاتی دایتێ کاتێک ئینسان بیر لە عەظەمەت و گەورەی خوا بکات و بیر لە بێ هێزی خۆی بکاتەوە ئەو ئینسانە زوڵم ناکە ئەو ئینسانە ڕێی ناحەقی ناگری ئەو ئینسانە غەدر ناکە ئەو ئینسانە دەبێتە مرۆڤ بە مەعنای کەلیمە خوای گەورە دەفەرمێ ئەی ئینسان بزانە خولیقا ئەو ئینسانە خەڵق کراوە دروست کراوە من ماء دافق لە ئاوێک کە ئەو ئاوە دافق واتە هەڵدە قوڵێ ئاوێک بزانە تەمەشا بکە ئەو ئاوەی کەوا خوای گەورە وەصفی دەکا من ماء دافق لە ئاوێک کە ئەو ئاو بە تەوشم بە هەڵقوڵاوی لە لاشەی پیاو دێتە دەرێ و هەروەها لە ڕەحمی ئافرەت جێژیر دەبیتن ئەو منداڵی لێ دروست دەبیتن کەواتە ئینسان بەڕێزان و خۆشەویستان خوای گەورە لە ئاەتی تر خوای گەورە وەصفی ئینسان دەکا دەفەرموێ خوای گەورە الذي خلق دەفەرمێ ئەو خودایی کە ئینسانی خەڵق کردووە من ماء مهین لە ئاوێکی زۆر بێقیمەت لە ئاوێکی زۆر بێقیمەت کاتێک کە سەیری دەکەی ئاوێکە ئینسان بێزی نایە سەیری بکاتن لۆیە خوای گەورە دەفەرمێ ئەو ئاوە يخرج من بين الصلب والترائب ئەو ئاوە دێتە دەرێ من بين الصلب لە چێن دەرێ لە بینی لە پشتی ئینسان لە بینی هەر ناوشانەکانی ئینسان من بين الصلب واتە لە ناو فەقەراتەکانی مرۆڤ ئەو ئاوە دروست دەبیتن سبحان الله لە تریقەی پشتی ئینسان لە کەلێنی ئەو هێزکانی فەقەرات ئەو ئاوە دروست دەبیتن دادەبەزیتن لە بۆ دامێنی ئینسان و شوێنی خوارەوە لەوێن دەرێ خەسیە ئەو ئاوە پەیدا دەکاتن ئینجا لە پاشان لە کاتی جودبوونی ژن و پیاو ئاوی پیاو لەوێ دێ وەتەڕائب واروەها ئەو مرۆڤە دروست بووە لە ئاوێشتری ئافرەت کە ئاوی ئافرەت سەرچاوەکەی لە چێندەرا لە سینجی ئافرەتە لە سینجی ئافرەت خوای گەورە شوێنێکی دروست کردووە کە ئەو ئاوی لێ پێک دێتن کە ئاوی شەهوەتە کە پێی دەوترێ مەنی ئەو ئینسانە لەو مەنیە دروست دەبیتن کاتێکەوە ئۆقرە دەگریتن لە ناو ڕەحمی ئافرەت إنه على رجعه لقادر ئەی ئینسان دەبیر بکە و بزانە خوایەک ئەتووی دروست کردووە لە هیچ خوایەک ئەتووی دروست کردووە لە پشکە ئاوێک کە ڕەحمکە ڕوحی تێدا نییە پشکە ئاوێکی زۆر قێزەون و بێ نرخ خوای گەورە ئەتووی دروست کردیە ئەتووی کردێتە ئەو مرۆڤە بە ڕێزا دەبزانە والله هەر ئەو خودایش ئینەه ئەو خوای گەورەی سوبحانه وتعالى کە ئەتووی خەڵق کردیە لەو پشکە ئاوە على رجعه لۆ گەڕانەوەی تو لە بۆ ژیانێشتری دوا ڕۆژ لە بۆ زیندیکردنەوەی تو جارێشتر و گەڕانەوەی تو گەڕانەوەی ڕوح لۆ ناو لاشەی ئەو مرۆڤە لە قادر بێشک و گومان هیچ شک و گومانی تێدانە بێگومان لە قادر خوای گەورە توانادارە خوای گەورە دەسەڵاتدارە خوای گەورە توانای هەیە جارێشتر بتگەڕێنتەوە لە بۆ ژیانێشتر کە ژیانی دوا ڕۆژە کە ژیانی لێپرسینەوەیە کە جارێشتر دروستبوونەوەیە و هەتاییە ئەو جا هەتاییەکەت یان بەرەو ئاگرە ئەگەر کەسێکی خراپ و بێباوەڕبی یان بەرەو بەهەشتا لە بۆ کەسانی باوەڕدار و ئینسانی چاک خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمێ
بزانە لەو ڕۆژەی خوای گەورە دەجێڕتەوە، لەو ڕۆژەی خوای گەورە دروستت دەکاتەوە لە دوای ئەوەی کە مردی زیندیت دەکاتەوە. ئەو ڕۆژە یەومە توبلە السەرائر، لە ڕۆژێک خوای گەورە زیندیت دەکاتەوە، دەتباتە ڕۆژێک کە لە سەعی مەحشەرە، کە لە ڕۆژی دواییە. لەو ڕۆژەدا یەومە توبلە السەرائر، لەو ڕۆژەدا هەرچی نهێنی هەیە، هەرچی نهێنی هەیە خوای گەورە بە دەری دەخات. توبلا وشەی کەلیمەی توبلا یعنی بەدەرخستن. تەمەشا بکە کەلیمەی ئەسلی بەلا یعنی تاقیکردنەوە، یعنی ئەزمونکردنی ئینسان. لۆیە بزانە خوای گەورە سوبحانه وتعالى کە باسی مرۆڤ دەکا دەفەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم. خوای گەورە ئەو خوایەیە ژیانی دانایە و مردی دانایە، هەمووی لۆچیە لیەبلووەکم ئەیکم ئەحسەن عەمەلە، تاکو خوای گەورە تاقید بکاتەوە. لۆ تاقیکردنەوە هەیە، لۆ بەدەرخستن. تەماشا دەکەی مامۆستایەک چەند تەڵەبە چی هەیە، ئەسیرە چی تاقیکردنەوە دادەنێ، ئاستی هەموو تەڵەبەکان بەدەردەکەوی. یەک پێنجی دەینی، یەک دەی دەینی، یەک سەتی دەینی، یەک نەوەتی دەینی، یەک پەنجای دەینی، بەجێرەی ئەو وەڵامدانەوە و ئەو تاقیکردنەوە ئاستەکان بەدەردەکەوی. کەواتە توبلا یعنی ئیمتیحان و تاقیکردنەوەیەک کەوا حەقیقەتی ئینسانی لێ بەدەردەکەوی. لۆیە لە ڕۆژی قیامەتێ یەومە توبلە السەرائر، ئەو ڕۆژەیە ڕۆژی قیامەت هەموو نهێنیەکان بەدەردەکەویتن. توبلا یعنی تەکشف، یعنی توضح، هەموو شتەکان بەدەردەکەوی. تەظهر، هیچ شتێک نییە بە شاراوی ببینێ. زۆر جار تەمەشا دەکەی کابرایەک غەدرێکی کردیە، کابرایەک غەدری لێکرایە، کەسێک زەلامەکی کوشتیە، بە سەتەها ساڵ ئەو غەدر و ناحەقی دەمینێتەوە، بەڵام لە ڕۆژی قیامەتێ بەدەردەکەویتن. سوبحان الله، هەمووی بەدەردەخرێ، هیچ شتێکی نهێنی و شاراوە نامینێ، هەر هەموو شتەکان کەشف دەبیت و بەدەردەکەویتن. هەموو خاوەن حەقێک دەگاتەوە حەقی خۆی، هەموو مافخوراوێک دەگاتەوە مافی خۆی لە ڕۆژی قیامەتێ. فما له من قوة ولا ناصر. لەو ڕۆژەدا ئەو ئینسانە کە ڕوبەڕووی خوای گەورە دەبتەوە لەو ڕۆژی قیامەتە، فما له من قوة، هیچ قووەت و هێزێکی نییە. من قوة یعنی ئەدنا قووەت، کەمترین هێز و دەسەڵاتی نییە ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەت، تەنها هێز و دەسەڵات هێز و دەسەڵاتی خوایە. لۆیە لە ڕۆژی قیامەتێ خوای گەورە دەفەرمێ سوبحانه وتعالى یەومە هم باریزون، لەو ڕۆژەدا هەموو خەڵک ئاوا لە سەعی مەحشەر بەدەردەکەون خۆیان، کردەوەکانیان، سەحیفەی ئەعمالیان. یەومە هم باریزون، اینجا لەو ڕۆژەدا خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمێ لیمەنی المولک اليوم، ئەی مەلیکەکان، ئەی پادشاکان، ئەی دەسەڵاتدارەکان، ئەی خاوەن هێزەکان، ئەی خاوەن پاسەوانەکان، ئەی خاوەن هێشک و کۆشک و تەلارەکان، ئەینە المولوک، کە مەلیکایەتیەکەتان، کە پاشاکان، ئەینە الجەبابرە، کە دیکتاتۆرەکان، ئەینە ئەکاسیڕە، کانی ئەوانەی کەوا حکم بە زەبر و زەگ حکم و دەسەڵاتیان گرت بووە دەست. لە چێن ئێستا هیچ کەسێک نییە وەڵام بداتەوە. سوبحان الله، لەو ڕۆژەدا هەمووی بێدەنگن، ئەو خەڵکە هەمووی سامگرتیە، ئەو خەڵکە هەمووی دۆشدامایە، ئەو خەڵکە هەمووی چاوشۆڕە، گونەحبار و تاوانبارەکان، ئیماندارەکان نەبی لە ژێر سەیبەری عەرشی خوان لەو ڕۆژەدا. ئەوەی وەڵام دەداتەوە لەو ڕۆژەدا ذاتی ئەڵڵایە سوبحانه وتعالى. خوای گەورە خۆی وەڵام دەداتەوە کاتێک پرسیار دەکا لیمەنی المولک اليوم، ئەرێ لۆ ئێوە وەڵام نادەنەوە، ئەوڕۆ هێز و دەسەڵات و مولک و دەسەڵات مولکی چێیە؟ خوای گەورە خۆی وەڵام دەداتەوە، دەفەرمێ لله الواحد القهار، مولک و دەسەڵات تەنها لە بۆ خوای گەورەیە، ئەو خودای کەوا الواحد، خودایەکی تاکە، القهار، ئەو خوای کەوا ملکەس پێنەر، کەوا ملی هەموو دەسەڵات دارێک ملکەس دەکا لە بۆ هێز و دەسەڵاتی خۆی. بە مردن بە ڕۆژی قیامەت ئەوانە ملکەس دەبن بەرامبەر هێز و دەسەڵاتی خوا. لۆیە لەو ڕۆژەدا فەما له من قوة، هیچ هێز و دەسەڵاتێک نییە، وەلا ناصر، هیچ کەسێک نییە پشتیوان بێ، هیچ کەسێک نییە کەسێکی سەر بخا مەگەر خوای گەورە بە ڕەحمی خۆی دەرگای ڕەحمەت بکاتەوە لە کەسانێک کە ڕەحمیان پێ بکات، کە بەر شەفاعەتی پێغەمبەران بکەون. ئەوەش تەنها
لە بۆ ئیماندارانە کافر و بێباوەڕ بە هیچ شێوێک بەبەر ڕەحمەی خوا ناکەون چونکە بڕیاری خوایە ئەوەی مشریکە و کافرە بەبەر شەفاعەت ناکەون ئینجا خوای گەورە جارێشتر لە کۆمەڵێشتری ئاەت سوێن دەخواتەوە ئەو جارە دەفەرموێ وەسسەمائی ذاتی الرەجع سوێن بەو ئاسمانەی کەوا خاوەنی گەڕانەوەیە یان ئەو ئاسمانەی کەوا خاوەنی بارانی لێدەباری خوای گەورە سوێن دەخوا بە ئاسمان ذاتی الرەجع ئەو ئاسمانەی کەوا گەڕێنەرەوەی یعنی سەرچاوەی بژێوی ژیان لەو ئاسمانەیە وەکو خوای گەورە لە سوورەتی ئەلواقیعە دەفەرموێ وفي السماء رزقكم وما توعدون ڕزقی ئێوە ئەی خەڵچینە لەو ئاسمانەیە ئاگادار بن بزانە تەمەشا بکە لۆیە ئاسمان سەرچاوەی ڕزقە باران گەورەترین نیعمەتی خوایە والسماء ذات الرجع سوێن بەو ئاسمانەی کەوا ذاتی الرجع ئەو ئاسمانەی کەوا خاوەنی خێر و بێر و گەڕانەوەی هەموو ڕەحمەت و خێر و بێرێک لەو ئاسمانەیە بەڕێزان ذاتی الرجع ئەگەر بێین تەفسیرێکی ڕوحیانەی لۆ بکەین بەڵێ باران نیعمەتی خوایە لە بۆ شینبوون و زیندووبوونەوەی ئەو زەویە بەڵام هەر ئەو ئاسمانەش سەرچاوەی ژیانەوەی دڵ و دەرونی ئینسانە بەچی بە پەیامی خوا ئەو قورئانی پیرۆزە لە ئاسمانەوە دابەزیوە ئینا ئەنزەلناه في ليلة القدر ئەنزەلناه کەواتە سەرچاوەی قورئانی شەر ئاسمانە لە ئاسمان قورئان دابەزیە بۆیە بزانە ئەگەر دەتەوێ بەختەوەر بی ئەگەر دەتەوێ ژیانێکی خۆش بێسەر ئەگەر دەتەوێ سەرکەوتوو بی ڕوو لە ئاسمان بکە خوای گەورە ڕزقێکی ڕوحی و ڕزقێکی بەدەنیت لە بۆ دەنێتە خوارێ والأرض ذات الصدع وسوێن بەو زەویەی بەو عەردەی کەوا ذاتی الصدع کەوا خاوەنی قلیشانە واتە ئەو عەردەی کاتێک باران دەباری لەگەر بارینی باران ئەو عەردە ڕەقە وشکە دەقلیشێ شەق دەبا ئەو دنکە تۆیە کاتێک کە لەگەر ئاوەک لەگەر پێکاتەی زەوی تێکەڵ دەبی ئەو تووزەڵە باریکە کە لقەچی زۆر باریک ناسک ئەگەر ئەوها دەستی لێ بدەی دەبتە ئاو بەڵام عەردەکی شەق عەردەکی ڕەق شەق دەکات و دێتە دەرێ سوبحان الله ئەدێ هێز و دەسەڵاتی خوانیە سوێن بەو عەردەی کەوا ذاتی الصدع کاتێک شەق دەبا کاتێک کەوا ڕزقی خوای گەورە لێتە دەرێ سوێندی خوای گەورە ئەو جارە بۆچیە جاری یەکەم خوای گەورە سوێندی خوارد مرۆڤ بیر لە حاڵی خۆی بکاتەوە لە هێز و دەسەڵاتی خۆی بکاتەوە بیر لە حاڵی بێدەسەڵاتی خۆی بکاتەوە ئەو جارە خوای گەورە سوێن دەخوا بەچی إنه لقول فصل ئەو قورئانەی کە گومانتە تێیدا هەیە ئەو قورئانەی کە ئێوە بێباوەڕن ئەی مشریکەکانی مەککە ئەو قورئانە لە قەول بێگومان سوێن بە ذاتی خوا لە قەول فەصل وشەیەکی جیاکەرەوەیە ئەو قورئانە وتەیەکە هەموو حەق و ناحەقیەک لێک جیا دەکاتەوە بڕوا و بێبڕوایی لێک جودا دەکاتەوە ئەو قورئانە فەصلە لە بەینی دادوەری هەر حکومەتێک هەر دەسەڵاتێک هەر بنەماڵەیەک حکم بەو قورئانە بکە ئیلا دەگەنە مافی ڕەوای خۆیان هەر وڵاتێک هەر سیستەم و یاسا و نیزامێک پشت لەو قورئانە بکەن ئیلا تووشی پەرتەوازایی ڕسوایی زەلیلی زەبوونی حتا ڕۆژی قیامەتێ دەبێ تووشی عیب و عار و ناخۆشی بن ئینجا خوای گەورە بێ ئەو قورئانە وما هو بالهەزل قسەی گاڵتەجاری نییە قسەیەکی تۆکمەیە قسەیەکی زۆر پتەوە نەگە وەکو ئەو قسە خەڵیت و پەلیتانەی ئێوەی مشریکانی قوڕەیش داهاتن داتان دەنا کە گوایە وەکو کەلامی خوا و دژایەتی کەلامی خوا بکەن ئەوە بە ئێوە ناکرێ ئەوە کەلامی خوای گەورە إنهم يكيدون كيدا ئەو مشریکانە ئەی محەممەد المستەفا ئاگادار بە ئەو مشریکانە ئەو بێباوەڕانە ناحەزانی تۆ دژمنانی تو یەکیدون بە بەردەوامی ناحەزانی قورئان ئەوانی دژن بە قورئان پیلان دادەنێن یەکیدون فعلی مضارعە لە بۆ دەیمومە و ئیستیقرار و ئیستیمرارە واتە هەمیشە و بەردەوام ئەوانەی ناحەزن بە قورئان ئەوانەی بێباوەڕن بە قورئان یەکیدون پیلان دادەنێن
بل مكر الليل والنهار إذ تأمروننا أن نكفر بالله بشو بروش بيلان دادنين لوي مسلمانان دور بيخنوا لقرآن لو دجاتك دي أو قرآنا كيدا يعني ببيلاني زور توكما بخرز كدني ماليان سامانيان بهمشتشيان بزانتا مشابكا زهديان هولو كوششيان بشو بروش دجاتي كلامي خوا بيامي خوا دكن بلام روش بروش كلامي خواي قورا لبرشنگ داري دا روش بروش ديني خوا لترقي وبيشكوتن دايا وأكيد كيدا خواي قورا منيش في بلاني بطال كردوي بلاني وان دادني وأكيد كيدا ليرة وأكيد كيدا ناقون زي إنسان وشي كيد بيلان أو صفة ناشنان بدا تفعل خوا لو يا مفسر كاني قرآن دلين أولا بو مشاكلة يعني لها وشيويق بيلان كيوان خوا يقول أو شيء بكار هنا ناقون زي خوا يقول بيلان دابن تكا بيلان صفة إنساني خرابة لو أو صفة نادر تفعل خوا يقول وأكيد كيدا وات خوا يقول منش بيلاني وان لناو دبم بكيدو هيزو با بلانێکی تۆکمەی خۆم خوای گەورە دەفەرمێ سوبحانەهوە بە هێز و دەسەڵاتی خۆم پیلانەکانی وان بەتاڵ دەکەمەوە فەمەهیلی الکافرینە ئەمهیلهم ڕوەیدا کەوا بوو مۆڵەت بە بێواڕەم بدە ئەی موحەممەد زۆر دڵتەنگ بە لێن گەڕێ با بژین لەو دنیاەدا ئەمهیلهم ڕوەیدا مۆڵەتێک بەڵام ئەو ماوەی کە ئەوان دەمێنەوە لەو دنیا بەبێ باوەڕی مۆڵەتێکی کەمە ڕوەیدا واتە مۆڵەتێکی زۆر کەم کەم مۆڵە ماوەیەکی زۆر کەم و کورت بەڵام لە دواییدا ئەگەر 100 ساڵ بژی ئەگەر 1000 ساڵ بژی عاقبەت و دوا ڕۆژی ئەو ئینسانە لە ناوچوون و مردنا ئێستا دێینە تەوەری شەشەم سوود و پەندەکانی ئەو سوورەتە پیرۆزە کە تەوەری کۆتاییە یەکەم دروست نییە و شیرکە سوێن بەجگە لە خوای گەورە بخورێت بەڵام بۆ خوای گەورە دروستە سوێن بە دروستکراوەکانی خۆی بخوات لەبەرەوەی ئینسان کاتێک کە سوێن بە شتێکی دەخوا لەبەرەوەی شتێک دەکەن گەورەیە هیچ شتێکی دەخوای گەورە گەورەتر نییە کەواتە نابێ هیچ کەسێک لەکن لەلا گەورەتر بی لە ذاتی خوای گەورە سوبحانەهوە وتەعالا کەواتە سوێن مەخۆ ئیلا بە ذاتی ئەڵڵا دەبی بەڵام خوای گەورە کاتێک سوێن بە دروستکراوی خۆی دەخوا نیشانە و بەڵگەیە لەسەر گەورەی ذاتی خۆی سوبحانەهوە وتەعالا خاڵی دووەم بیرکردنەوە لە قۆناغەکانی ژیانی مرۆڤ بێهێزی و لاوازی مرۆڤ دەردەکەوێت کاتێک کە ئینسان بیر لە حاڵی خۆی بکاتەوە زۆر جار ڕسمەکی منداڵی خۆت دەبینی گرتە ڤیدیۆیەکی خۆت دەبینی منداڵێکی گوچکۆکە وانیا دەی ساقە سۆرەیە چاو ئۆن دووکە گوچکۆکە وانیا خۆت دەبیری یەکەوسە فکر لە خۆت دەکەوێت خۆت پێکەینیت بە خۆدێ وایە ئینسانی عاقڵ بیر دەکاتەوە کە لە ڕۆژێک دادێ ئەو جوانیەت ئەو گەنجایەتێت ئەو قیت و قۆزیێز نامینێ بەخوای حاڵت دەگەڕێت وەکو ئەو منداڵە پشتت دەچەمێتەوە هێزکەکانت زەعیف دەبی بێ تااقەت و بێ توانا دەبی ئەو چاوە جوانەوەی لێ دەبی ئەو هەلناو جامخانەی دابنەی کز و لاواز دەبی بێ تااقەت دەبی ئەو ڕۆژە لە پێشە کەواتە زۆرم لۆ بێ باوەڕی لۆ ئینسانی عاقڵ بیر دەکاتەوە سێم ئاو باران ژیێنەرەوەی زەوی و خاکە سەرچاوی دروستبوونی مرۆڤیش هەر ئاوە خاڵی چوارەم ئەوەی مرۆڤ سەربەز و سەرفراز دەکات بەرنامە و پەیامی خوای گەورەیە بۆیە پێویستە مرۆڤ هەمیشە و بەردەوام دەست بگری بە بەرنامە و پەیامی خوای گەورە سەرکەوتووی دنیا و قیامەت دەبی وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين